ئەمڕۆ مجریمەکان، زاڵمەکان، بێدینەکان، دوژمنانی ئاینی پیرۆزی ئیسلام شانازی بەهێز و بە قووەتی خۆیانەوە دەکەن، شانازی بەو چەکە پێشکەوتوانەوە دەکەن کە هەیانە بۆ ئەوەی کە ئێمەی موسڵمانی پێ زەعیفکەن و بمان کوژن. بەڵام ئەمڕۆ ئەوان شانازی دەکەن و فەخر دەکەن بەهێز و بە قووەتی خۆیان، بەڵام هەموو شتێک بەسەرەیە. بەڵام بەیانی ڕۆژی قیامەت و کاتێک کە دەمرن ئەو کاتە ئەوان زەلیلن، ڕیسوان، سەرشۆڕن، داماون، نە چەک دەمێنێ، نە تەیارە، نە هیچ ئەشیایەکە ئەوان کە ئەمڕۆ شانازی پێوە دەکەن. خوای گەورە دەفەرمێ وەلەو تەڕا ئیذ المجرمون ناکیسو رؤوسهم عند ربهم ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون. خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئێوە دەبینن لەو ڕۆژێک کە ڕۆژی مجریمەکان و زاڵمەکان و بێدینەکانە، ئەوانەی کە خەڵکیان دەکوشت، ئەوانەی کە زوڵمیان لە خەڵ دەکرد، ئەوانەی کە خەڵکیان بەڕاستی بە هەموو جۆرێک سزا دەدا، ئەگەر دەبینیت لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر لە ناو ئاگری دۆزەخدا ناکیسو رؤوسهم عند ربهم، ئاوا سەریان شۆڕ کردووە لە خزمەتی خوادا، سەر شۆڕن، ڕیسوان، باچەکی هەبێ، با نەوەوی هەبێ کە ڕۆژی قیامەت هات ئاوها لەسەر بێدینیەکەی و زاڵمەکەی مرد سەر شۆڕ و ڕسوایە. خوا دەفەرمێ دەڵێن چی؟ ڕەبەنا ئەبصەرنا وەسەمیعنا، خوایان ئێستا چاومان کرایەوە، ئێستا دەبیستین بمان گەڕێنەوە بۆ دنیا، ئێمە چاکت دەکەین ئەمڕۆ تەئکیدین قیامەت ڕاستە، خوایان بمان گەڕێنەوە بۆ دنیا، یەک موسڵمان ناکوژین، یەک کەس ناکوژین، زڵم لە هیچ کەسێک ناکەین، بەڵام تازە کۆتایی پێات. بۆیە ئێمەی موسڵمان دڵمان خۆش، ئەوەی کە زوڵممان لێکە، ئەوەی کە دەمان کوژێ، ئەوەی کە خوێنمان دەڕژێنێ لە هەر شوێنێک کە موسڵمانان دەکوژن، ڕۆژێک دێ دوژمنانی ئەو ئیسلامە پیرۆزە ئەو موسڵمانانە خواز دەلیلی دەکا پەشیمان دەبێتەوە، بەڵام پەشیمان بوونەوەیەک سوودی بۆی نییە. بۆیە سەرنجامی زاڵم و خوێن ڕێژ و بێدینەکان پەشیمان بوونەوەیەکی بێسوودە، لە خزمەتی خوادا سەرشۆڕن، نە چەکیان پێیە، نە تەیارە، نە نەوەوی، بەڵکو زەلیل و داماون. کەواتە دڵخۆش بە